بەغدا چۆن تەماشای هەرێم دەکات. خوێندنەوەیەک بۆ هێرشەکەی سەرکێڵگەی کۆرمۆر. سەرەڕای ئەوەی هەرێمی کوردستان ماوەیەکە لە بەرامبەر عێراقدا تا ڕادەیەکی باش پاشەکشەی کردووە. ئەگەرچی هێشتا دەنگی هەندێک سیاسی ژیر و بە ئاگا لە نمونەی سەرۆکوەزیرانی عێراق دەبیسترێت، بەڵام وا دیارە ئیتر بەغدا وەک جاران سەیری هەرێمی کوردستان ناکات. باواتایەکی تر بەغدا ئیتر وەک نایارێک سەیری هەرێم دەکات. بەغدا ئامادە نیە کەمترین تەنازول بۆ مافە بنەڕەتیەکانی هەرێم کات و بەردەوام نیەتێکی ناپاکانە پیشان دەدات. ئەمەش بە ئامانجی بچووکردنەوەی دەسەڵات و ڕاگررتنی پێشکەوتنەکانی هەرێمە. ئیتر بەغدا ئامادە نیە دان بە کەمترین مافی کورد لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکاندا بنێت و تەنانەت پێدەچێت بۆ هەمیشە پرسی مادەی ١40 و زۆر پرسی دیکەی پەیوەست بە کوردی بەلاوە گرنگ نابێت. پاش تێپەڕاندنی پرسی بوجە لە پەرلەمان و ئەو هەوڵانەی بە ئاراستەی دژە کورد هەبوون لەلایەن فراکسیۆنە جیاجیەکانی شیعە و سوننەکان، ئیتر نیەت خراپی بەغدا و هەندێلایەنی خاوەندەنگ لە بەغدا دەرکەوت. بەڵام بەداخەوە شەڕی نەگریسی بەردەوامی ناوماڵی کوردخۆی ڕێگەی نەدا. ئەم ئەجێندا خراپەی بەغدا بە تەواوی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و سەرجەم سیاسیەکان دەرکەوێت. لە پاڵ ئەوەشدا پرسی ناردنی بە منەتی موچە لە پاڵ پەرەسەندنی شەڕی لا بەلای حیزبی تا ئێستاش ڕێگر بووە لەوەی کورد هەست بەو ئەجێندا خراپانەی بەغدا بکات بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان. بەغداش ئیتر ڕێگاکەی دۆزیوەتەوە و ناردنی موچە وەک خێرێک بۆ خەڵکی هەرێم بە باشترین بژاردە دەزانێت بۆ شاردنەوەی نیەت پیسی خۆی و لاوازکردنی دەسەڵاتی هەرێم و لێدان لە سەروەری نیشتمانی. لێرەوە بەغدا ئیتر لێدانی پرسی سەروەری نیشتمانی و بچووکردنەوەی هەرێم و دەسەڵاتی هەرێمی وەک ئەولەویەتی سەرەکی سیاسەتی خۆی لە ئاستارێمی کوردستان بە هەموو جۆرێت دەست پێ کردووە. هەندێک جار نەناردنی موچە و هەندێک جاریش ناردنی بە منەتەوە. بەلاوەنانی بڕگە یاساییەکانی پەیوەست بە چارەنووسی کورد بە گەندەڵ نیشاندانی هەولێر و پێناسەکردنی بەغدا وەک شامی شەریف و گرنگتر لە هەمووی ڕێگە خۆشکردن بۆ لێدانی بنکە سەربازیەکانی خاکی هەرێم لا ڕیزی ئەو سیاسەتانەیە کەوا بۆ لێدانی سەروەری نیشتمانی هەرێم دەستی پێکردووە. لەمڕۆوە هێرشەکەی سەرکێڵگەی کۆرمۆری گەرمیان دەکرێت وەک بەشێک لە لێدانی سەروەری نیشتمانی و بچووکردنەوەی هەرێم و سوکایەتیکردن بە دەسەڵاتی هەرێم تەماشا بکرێت کە لایەنی دژە کورد و شۆڤێنی بەغدا لە بەرامبەر هەرێمی کوردستاندا هەڵی بژاردووە و لە پاڵ ئەمەشدا ئەم هێرشە و هێرشی لەم چەشنە تعبیر لە چەندین پەیامی دیکە دەکات. واتە جیا لە پێشێلکردنی سەروەری نیشتمانی هەرێمی کوردستان دەتوانێت هەڵگری چەندین پەیامی دیکە بێت بۆ هەرێم. یەکەم پەیام ئەوە بوو کە هەرێم جارێکی دیکە نەتوانێت بیر لە جوڵەی سیاسی و ئابووری لە پێناو سربەخۆیی ئابووری بکاتەوە. ڕوونا سەرچاوەی پڕبەهای غاز لە هەرێمی کوردستان و خواستی زیادبوونی وڵاتانی جیهان بۆ غاز و ئەگەری وەبەرهێنان لە کوردستاندا دەتوانێت تا ڕادەیەکی بەرچاو هەرێمی کوردستان لە بەغدا بێمنەت بکات و لە ئەگەری نەناردنی موچە ئیتر پەنا بۆ کارتی غاز ببات لە بەرامبەر بەغدادا. لالایەکی دیکەوە ئەم هێرشە دەتوانێت پەیامێک بێت بۆ هەرێم کە نیازی وەبەرهێنانی لە کێڵگەی غازیەکانی هەبێت. واتە ئیتر هیچ کەسولایەنێک بۆی نییە بیر لە غازی هەرێم وەک کارتێکی فشار بکاتەوە و لە ئەگەری حاڵەتێکی وەهادا بەغدا با یارمەتی تاران ڕوبەڕووی هەرێم و ئەو لایەنانە دەبێتەوە کە نیازیان هەیە ڕوو لە غازی هەرێم بکەن. پەیامی دووەم دەتوانێت گزارش لە ڕای ئێران بکات. لەمڕۆوە ئەگەر بێت و هەرێم بیر لە هەناردەی غاز لە بری ئێران بکاتەوە ئەوە بە تونترین شێواز وەڵامی دەدەینەوە. کەواتە تاران دەتوانێت لە ڕێگەی ئەو گروپە وەلایەنەی لە عێراق سەر بە ئەون بەربە هەناسەکێشانی ئابووری هەرێم بگرێت. جیاواز لە لێکدانەوەی سەرەوە ئەگەر بێت و دوور لە هەست و سۆز خوێندنەوە بۆ هێرشەکەی سەرکێڵگەی کۆرمۆری گەرمیان بکەین، لا بنەڕەتدا ئاماژەیە بۆ دارمانی سەروەری نیشتمانی هەرێم لە سەردەستی خودی دەسەڵاتی هەرێم. ئەمەش بێگومان واتە پێشێلکاری سەروەری نیشتمانی هەرێم و گوێنەدان بە نیەت خراپی بەغدا لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان و ئاماژەیەکی ڕوونا بۆ نەبوونی یەکگرتووی و یەکدەنگی خەڵکی کوردستان. ماوەیەکە بەهۆی پەرەسەندنی گەندەڵی، نادادی و دەرکەوتنی ژیانی شاهانەی کوڕە بەرپرسان
بەردەوامی ململانەی ناپێویستی حیزبی، دەرکەوتنی مافیاکانی دەرمان و جگەرە و هێلکە و ستەمی ئاشکرای هەندێ بەرپرسی حیزبی دەنگی هەرێمی بە تەواوەتی لاواز و کپ کردووە بە جۆرێک توانای دەربڕینی هەڵوێستی یەکپارچەیی و پشت ئەستور بە دەنگی هاوڵاتیانی نەماوە. لێرەوە ئیتر بەغدا بە ئاشکرا و بێشەرم و ترس لە هەرێم چی پێخۆش بێت و چی مەبەست بێت بەرامبەر بە هەرێم جێبەجێی دەکات. لێرەوە ئەگەر هەرێم بیەوێت چیتروا بە ئاسانی سەروەری نیشتمانەکەی پێشێل نەکرێت و لە ترس و دڵەڕاوکێدا نەژی، پێویستە پێش هەمووشت پێشوازی لە گفتوگۆی نیشتمانی و چاکسازی بنەڕەتی لە پێنە و ئاشتەوایی خەڵک و دەسەڵات بکات. لەم دۆخەشدا ئیتر هیچ کەس و لایەنێک ناتوانێت بیر لە کەمترین پێشێلکاری سەروەری نیشتمانی هەرێمی کوردستان بکاتەوە.